سڵاوتان لەبێ دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی نۆ رادیۆ دەبینەوە میوانتان ئەمڕۆژ وەک ئیشی هەمیشەی 1964 کۆمەڵێک بڕگە و بابەتی تەواو جیاواز و سەرنجڕاکێشمان بۆ هێناون وەکو خۆم ڕۆشتومەتە سلێمانی و بابەتی جیاوازم بۆ هەڵبژاردون و لەگەڵ توانە پێکەوە ئەمڕۆ هەوڵەین هەموو بڕگە و بابەتە جیاوازەکانتان پێشکەش بین. سڵاو دەبێت. یاخوا باش سڵاوتان لێبێت. وەکچوان وتی کۆمەڵە بڕگە و بابەتی زۆر جیاوازمان لە نۆ رادیۆی ئەم هەفتەیەوە بۆ ئامادەکردن، بەڵام هەواڵی ناخۆشی ناوم پرۆگرامەمان ئەوەیە کە پێش پرۆگرامەکە چاوان پێوتموتی هەفتەی پێشووتمانە هەفتەی داهاتوو لە نۆ رادیۆ باسی موچە ناکەین، بەڵام بەخوا بێ باسیکەین لەبەرەوەی کە نەهاتوو. ئێوە دەزانن کە موچە هەفتا و یەک ڕۆژە لیستەکەی بڵاو نەکراوەتەوە، بەڵام 84 ڕۆژە دواکەوتووەکو دواکەوتن ئەگەر بێتە سەر بابەتی مانگەکان مانگی 5 و 6 و 7 واتە بۆ 3 مانگەچێک کە موچە نەدراوە یاخود دواکەوتووە. ئەوەی کە هەیە یعنی هەواڵی دڵخۆشکرد دوێنێ ئەوە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان 120 میلیارد ناری وەک داهاتی ناوخۆ نارد بۆ بەغداد، قەرار بوو ئەوانیش پارەکە بخەنە سەر بانکی ناوەندی لقی هەولێر بۆەوەی کە وەزارەتی دارایی خۆمان لیستەکە بڵاو بکاتەوە، بەڵام هەتاوەکو ئەم دقەیە کە ئێمە بەرنامەکەین بە شێوەیەکی ڕاستەوخۆ لیست بڵاو نەکراوەتەوە. دەنگی نییە موچەکە ئەمڕۆ لیستی موچەی موچەخۆران بڵاو دەکرێتەوە یاخودنا. بەڵام لەسەر بابەتی موچە ئەمڕۆ ینی بەرەبانی ئەمڕۆ مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا پەیوەندی تەلەفۆنی بە سوودانی و سەرۆکوەزیرانی عێراقەوە کردووە. لە پەیوەندە تەلەفۆنەکە یعنی باسی ئەوەیان کردووە بە پێی ڕاگەیەنراوی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان عێراق چارەسەری بکاوە بینێرێت. لەلایەکی تریشەوە بابەتی هەناردەکردنەوەی نەوت لە ڕێگەی تورکیاوە ئەویش دیسانەوە دەست پێ بکاتەوە نەوتی هەرێمی کوردستان ڕەوانەی دەرەوە بکرێت و هەناردەکردنەوەی دەست پێ بکات. لە لایەکی تریشەوە باسییان لە هێرشە درۆنیەکان کردووە کە دەکرێتە سەر کێڵگە نەوتێکان و کەرتی وزە و بەتایبەت ئەو کۆمپانیا ئەمریکانی کە لێرە کار دەکەن زەرمەند بوون لێ. لەسەر هەمووەم بابەتانە پەیامی گەیاندۆتە سوودانی کە دەبێت چارەسەریان بکات. لە لایەکی تریشەوە لەسەر پرسی پرۆژە یاسای حەشدی شعبی کە ئێستا لە پەرلەمانە خوێندنەوەی بۆ دەکرێت پێی وتراوە ئەمە زیان بە بەرژەوەندی ئێمە دەگەیەنێت و لەلایەن وڵاتی ترەوە ئەمانە ئاراستە دەکرێن بۆیە ئەویش دیسان و لە پەرلەمان بوەستێنن. ئەمە دەنگدانەوەی زۆری بەدواهات، بەڵام کە سوودانی وەڵامی دایەوە نیوەڕۆی ئەمڕۆ وەڵامی ئەو پەیوەندی تەلەفۆنیە و ڕاگەیەنراوی هەبوو لە سەری محەممەد شیا سوودانی باسی لەوە کردووە کە ئەوان مەبەستیانە کە لەگەڵ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ڕێبکەون و بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی عێراقیان دەوێت ئەگەر ڕێکەوتنەکە وەک خۆی بڕوات ئەوان ئامادەی دەربڕیوە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت. بەڵام ئەوەی کە هەیە تاوەکو ئێستا دوایم هەموو قسانە هێشتا دیار نییە کەی لیستی موچە ڕادەگەێنرێت. چاوان هیوادارین کە پێش ئەو ئێمە بەرنامەکە تەواوکەین لیستی موچە بۆ مژدەیە بۆسایی بە بەرنامەکەمان بێنین کە موچە هاتووە. ئەوە زۆر زۆر خۆشە دێت ئینشەڵڵا. بەڵامی تر لە موچەخۆران لە چاوەڕوانیان لە ڕاستیار بۆی لیستەکە ڕابگەێنێ موچەی مانگی 5 دابش بکرێت. ئەمە بابەتی موچە بوو بە کورتی بۆم باس کرد. توانە هەمیشە 1964 بە دوای شتانە گەڕەکە لە ناو خەڵکا بن بە ترند و هەوڵمان ناوە هەمیشە و کەسانە بدۆزینەوە. هێرشگردی گەنجێکی قسە خۆشە کە لە تەمەنی 9 ساڵیەوە خەریکی کاری شوانیە و لە سوشال میدیا خۆی ڤیدیۆیەکی بڵاو کردوێتەوە ئەماوە دەنگدانەوەیکی زۆری هەبوو بووە ترند کە لە کاتی شوانیە ڤیدیۆی مەڕەکانی کردووە ئەڵێ بە باوکی ئەگەر ژنم بۆ نەهێنی هەر سارێک بێرەیە بڕوا من 2 مەڕەکەم بەخێریان ئەگەر 2 مەڕیشان نێمێ مەڕێکیان نێمێ و پارەی مەڕێکی تریان بڕێکی کەم وەرەگرم. با بەیەکەوە ڤیدیۆکەی ببینین. لێرەوە پەیامە بام بەڕێ دەکەم بابا گەژ نەکەم لۆ دەنێ ژنم لۆ بینە والله وبالله وتلا ژنم لۆ نێنی ئەلێرە بەحەقی لا إله إلا الله هەر سیارێک بی 2 مەری بەبلاش دەدەمێ كم مرن بيدك ژنم لۆ ناینی گورە بە قورعان سیارێک بێ گورە بە قورعان 2 مەری بەلاش دەدەمێ بە قورعان ئەها مەرەش قینەکە مەرەش بە پارە دەدەمێ 100 زار دەدەمێ ئەو کەتی بەلاش دەدەمێ و دوام لۆ گەژ نەبینم ژنم لۆ ناینی بابا دەردە لە گیانم گورە ژنم لۆ بینە پێ دەدەم بە خۆشی پێ دەدەم با نەبتە ناخۆ. ئەمە کاکێرش وتی بۆ سوعبەتە دوایی پەیوەندی پێوە کرد ئەڵێ بۆ سوعبەت واموتووە، بەڵام
عەبدولعەزیزی پەیامنێرمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ چووەتە گوندەکە کاکە هێرش دەدوێنێ بزانین خۆی باسی چیەکە بۆچی ئەم ڤیدۆیی کردو هەر بەڕاستی بە تەمای ژنێنانە. عەبدولعەزیز سڵاوت لێ بێت، تۆ ئێستا لە چی گوندێکی هێرش لە چی گوندێکە بزانین هێرشکەی ژنەیەنێ مەڕەکاتە خێر مەڕمانبەرەکەوێ. بەڵێ توانە من ئێستا لە گوندی چاغەمیرم لە سنووری قەزای مەخمور لە دامێنی چای قەرەچووخ لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ڤیدۆیەک لە نێتۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوبوویەوە کە گەنجێک لە کاتی شوانیدا بازلەوە دەکات ئەگەر هەر سیارێک بێرە دابێت و بابم ژنم لۆنینی دوومەڕی دەدەمێ. من ئێستا لەکن کاک هێرشم کاک هێرش سڵاوت لێ بێت، دەمەوێت پێم بڵێ چی بۆ قسەیە کردت چۆن بوو لە کاتێک بۆ خوای ئەوە چیکار لە ئاقارێکە دامین ئەمە کە لەوە ئاقاری دامین هەلو خۆشی کردمان حاجەت ماوە بوو لە خۆشی بکەین دڵخەشی خۆشکەین لە ئەوەی نەما کردبوو لە ئەوەی ئینسانش یانی برێ مشەوەشکە بنێوەش نێ دەیت لۆژنەوەیکی دەبا لۆ خۆشی. باشە کاک هێرش لە تۆڕە کۆمەڵایەتێکەوە بڵاوبووە کە ئەو گەنجە بە خۆڕایی مەردا بەش دەکات ئەگەر بابیژنی لۆنێنی وەرە ناوەڵڵە باقورانەوە لۆ خۆشی کەس تەلەفۆنی لۆت کردیان کەس ڕۆژانە دە تەلەفۆن دێ زیاتر نودێ لە یەک ڕۆژیدا لوت دە تەلەفۆن دێ مال لە چەند دەرە دێمەری دەبە کاکە وەڵا لە خۆشی کردیتمان ئەوە لۆ خۆشی و خەرکەی بوو شکاورێک وتی دامانە تیکتۆکی بەرام بگەیەکجار هەداری زۆریە بوو. باشە کاک هێرش جەنابەت چەند ساڵە کاری شوانی دەکەی؟ وەڵڵاهی لە نۆساریەوە شوانمە تا ئێستاکە بەخۆشمەوە تەمەنم 20 ساڵە هەتا ئێستا شوانە دەماکە مەڕیمە و هەمەرداجمە تا مردنێکە یعنی لێ ڕاتینە بەبی مەڕ تەعامل ناقی مەڕ نەبی ژیان ناسرێک ببی مەڕ قەت لێ ڕاتینە. باشە هەر بەجددی بە تەمای ژنهینانیان هێشتان بە تەمانی نیازی ژنهینانم نییە تا 3 ساری کرد 4 ساری کرد خواگەرگە خوا بکاتە قسمەت ئەوە تەواخوانێکی دە قسمە ئیشەڵە نابیتن ئەوی لە خوابی ئەو تەواوە. کاک هێرش لە کاتی شوانیدا ڕۆژانە کاژمێر چەندە چیە شوانی کاژمێر چەندە گەڕێەوە؟ ڕۆژ هەیە لەگە سەعات 9 مەریدین نۆمارەکە چکە لۆ دۆشینەکە هەیە لە ماردە دۆشن شیرەکەی شتەکەی دەفرۆشین لێ شیرەکە لێ دەردێنین شتەکەی دەفرۆشن وەڵی سەعات نزیکی سەعات دوو بەرە دەکەوین لە ئاقارێکە دوی شەو جاری وێ هازوو بەرە دەکەن جاری درێکتە بەرە دەکەوین چکە ڕۆژانە هەر خۆی ئەوهایە چی بفێنکانی مەڕێ بدێ ئەو دۆشتیەوەی مارکە زوو دێ دەخوات لەگەنە مەڕ برسیە گەرما داهات مەڕەکە نالەوەڕێتن. باشە سعات 9 دێنەوە مەڕەکان دەدۆشن دوای پاش 9 دەڕۆنەوە دیسان بۆ مەرداریان خوای لە پاش سعات 2 سعات 1 دەی مەڕەکە ڕادینەوە بەستە زمانە دەیبینەوە ئەو دەشتیەوەی دەی لەوەڕێنین هەتاکو بەرەبەری مەغریبەکە. باشە کاک هێرش بابت لەسەر ئەو ڤیدیۆ هیچ قسەی لەگەر کردی کە ژن لۆ بینی هێشتا قسەی لەگەر نەگەری؟ وەڵڵی لەسەر ئەو ڤیدیۆیە کردکۆتی شەقەبیان لۆ کردی کۆتی ژنەیە لە خزمەتدا چۆ لە ژنجۆرە تو لۆخش لۆ کردیە تو وڵای باو لۆ خۆشی کردیتن کۆتی شێ بێ کەلکە کو کرد ژنجۆرە تو لۆدا ئایو شەر کردیە وتم با قورعان ئەو شەم کردی غەلەتم کردیە ئەو زۆر بە شێخوان پێکەین زۆر باش ماژمە کە هێش ڤیدیۆم کردیە. باشە چ هەستەکەت هەیە خەڵک ئێستا و ڤیدیۆیەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بوویتە ترێند خەڵکێکی زۆر دەبینی چ هەستەکەت هەیە پێت خۆشیان پێت خۆش نیە ڤیدیۆ قورعان یەکەم جار ڕێزم بۆ هەموو بینەران هەیە چاوم بینەران مازەکەم کەی خۆشم کە بوویتە ترێند بەرام بخوا بەوە بەغەر تێنەگەم برێ ئەوە مەری دەفرۆشتنەوە و هالە نابخوا وەلو خۆشی بوو هەلو خۆشی بوو یعنی ئینسانش پێوە خۆشکەین ئینسان پێیان پێ بکەنیتن بەرام زۆران پێ سیر بوو ڕابووترین ناکەوت تەقیەوە ڤیدیۆیە ئێستا کەش پێم سێری عیزە قەنعاتم نیا ڤیدیۆ ناکەوت تەقیەوە ئارێ بەخوای. باشە کاک هێرش سپاس دەکەم ئەوەی گوێتان لێبوو قسەی کاک هێرشەکە مەردارێکە لە سنووری گوندی چەغەمیرە و بازەوە دەکات ڤیدیۆکەی تەنها بۆ قسەی خۆش و گاڵتە و گەپ ئەنجام داوە بەڵام دواتر ڤیدیۆکە بۆتە ترێند بڵێ اینجا نیازی وەشمە هەیە کە سێرێت و سەرەیەکە با قورعان مەرە سەرێت نەیکەس ئەو لۆ خۆشی بوو چیکابرای کۆتی مەڕ نادەنە کەسی زۆر باشە کاک هێرش ئەوەی جێتان لێ کاک هێرش دەڵێت کەزنێتن ئەوەی قسەکەمان کردێت تەنها بۆ خۆشی بووە مەڕ نادەینە هیچ کەسێک ڤیدیۆکە تەنها بۆ کاتێکی خۆش و بۆ بەسەربردنی جەوێکی خۆش بووە توانە چاوان من دەگەڕێمەوە لای ئێوە لە ستۆدیۆ. سپاس عەبدولعەزیز سپاست دەکەم ماشەڵڵا کاکە هێرش سێ ساڵێکی تر بەتەمانی ما کەتنی خۆی کردو دوای لی پەشیمان بۆتەوە کاکە و خەڵکە بەتەمای مەڕ بووە ئینشەڵڵا ژنێکی باش و ساڵحان و جوان دەبێتە قسمەتی کاکە هێرش و مەڕیش نابەخشێقەی ناکە. بابەتێکی ترەیە چاوان لە سلێمانی ئەمەی ئیشی یەکەم جار نییە کە کۆمەڵێک چالاکوانی مەدەنی یعنی یاداشتێکیان بە ناوی دەستەی داکۆکی لە سروشت و مڵکی سلێمانی ئەمە کۆمەڵەیەکن یاداشتێکی چوار یاداشتیانداوە بە داواکاری گشتی لەسەر گۆیژە
و لەسەر سەرچنار کە هاوینە هەوارە سەرچنار گۆیژەیش هەمووتان دەزانن کە شاخێکی جوانە کە سلێمانی لە بناریایەتی. بۆچی ئەم یادداشتیان داوە بە داواکاری گشتی؟ بۆی داواکاری گشتی بێتە جواب گوایە لە سەرچنار بە تەمای پرۆژەیەکن، پرۆژەیەکی گەشتیاری، بەڵام ئەمانەڵێن ئێمە معلوماتمان هەبووە ئەم پرۆژە گەشتیاریە سەر دەکێشێت بۆی بێ بە پرۆژەی نیشتەجێبوون. سەرچناریش لە 1970 دانیشتوانی سلێمانی سەرچاوی ئاویان لە سەرچنارەوەیە. ترسەکە لەوەیە کە ئەم یعنی چالاکوانانە وایان کردووە کە داواکاری گشتی ئاگادار بکەنەوە لەم بابەتە، دوجار ببێتە پرۆژەی نیشتەجێبوون و هاوینە هەوارەکە لە خەڵک داگیر بکرێ و پرۆژەی ئاوەکە کێشەی تێ بکەوێ و ئەم بابەتانە بە هەمان شێوە بۆ چیای گۆیژەیش پار ساڵیش بە هەمان شێوە یعنی ئەم دەستەی داکۆکی لە سروشت و مڵکی سلێمانیە بەوەی پرۆژەیەکی نیشتەجێبوون لە بناری گۆیژە دیسانەوە هاتنەوە دەنگ. ئێستش دەڵێن بەنیازن جارێکی تر لە گۆیژە پرۆژەی نیشتەجێبوون بکرێت و سروشتی جوانی سلێمانی و گۆیژە و ئەزمەڕ تێک بدرێت. ئەوان دەڵێن جاران تا 5 نهۆم ڕێگەدرابوو لە بناری گۆیژە بینا بەرز بکرێتەوە، بەڵام ئێستا بینای تایە 26 نهۆم بەرزە، بۆیە ئەمە سروشتی سلێمانی تێک دەدات ووا دەکات کە شوێنێک نەمێنێتەوە بۆ حەوانەوە و گەشتیاری هاوڵاتیانی سلێمانی و شوێنێک نەمێنێتەوە بۆ ئەوەی کە تۆ دیمەنی جوانی سلێمانی پیشامدا هەموو بێت بە بینا و بڕوا بە ئاسمانە، هەموو بێت بە بلۆک و چیمەندووە. ترسەکە لەوەیە کە هەم هاوینە هەواری سەرچنار و هەم گۆیژەیش لەناو ببرێن و بکرێن بە پرۆژەی نیشتەجێبوون. جاب لە ڕاستیە حەق نییە هەر شارێک چاوان بە کۆمەڵێک تایبەتمەندی ناسراوە لە سروشتەکەیە، یعنی سلێمانیش لەوەتەی هەیە بە گۆیژە و بە سەرچنار و ئەوە دەیان گۆرانی بەسەراوتراوە، دەیان شعری بە باڵان نووسراوە، ئێستا بێت تێک بدرێت خۆش نییە بەڕاستی. جا لەگەڵەوەی کە تۆ باست کرد ئاوی چەند گەڕەکێک لەسەر ئاوگەی سەرچنارە ڕێژەیەکی زۆر زۆر هەچ کە سەرواتە سلێمانێک سەر چ بۆ گۆژە و سەرچنار. ئارەوەڵا توانە بەڕگەیەکمان هەبوو لە 1964 کە پەیامنێرەکانمانە چوو لە ناو خەڵکەوە. ئەمە ئێمە هەمیشە وتمانە هەواڵی کوچە و کۆڵان بۆ ئێمە گرنگار ڕەنگە زۆر جار پەیامنێرەکانمانە خۆمان بەهۆی کاری ڕۆژنامەوانیەوە زۆر ئاگامان لەوە نەبێت کە لە ناو خەڵکا چیە گوزارێت. 1964 وەک ئیشی خۆی پەیامنێرەکانمانە نێرێتە ناو خەڵکە و پرسیاریان لەیەکە ئەگەر تۆ ببیت بە پەیامنێر کار لەسەر چ بابەتێکەکەی. ئەمە ناجی لە هەڵەبجا ڕۆشتۆتە ناو خەڵکە و پرسیاریان لەیەکە ئەگەر ئێوە ببن بە پەیامنێر یا ببن بە ڕۆژنامەنووس ئەو بابەتی کاری لەسەرەکان چییە؟ هەر یەکێکیان بیرۆکەیەک تەرحەکەن با پێکەوە بیان بینیم بزانین بیرۆکەکانیان چیە و دواتر کێ دەبێتە پەیامنێر و بابەتەکەی چییە. شتێک نەماوە بە ناوی گەنجەوە بۆ هەموو گەنجەکانمان بە ڕۆژا خەوتون بەشەوە دێنە دەرەوە. من ئەگە پەیامنێر ئەمڕۆ ئەڕۆم ئیش لەسەر خەڵکی کەم دەرامەت دەکەم، یامە ببی بە چەکدار یامە بە کلێکات ئەمتونێدا تووری ئەمە داخراوە تونێکی داخراوە هیچ کاسبێکی تێدا نییە. زۆر جار بێمەی پەیامنێر و میدیاکار دەوترێت بۆچی کار لەسەر فڵان و فیسار بابەت ناکەن، یاخود پێمان دەڵێن ئەگەر من لە جێگەی تۆ بوومایە کارم لەسەر ئەو بابەتە دەکرد. ئەمڕۆ ئەم پرسیارە ڕوبەڕووی هاوڵاتیان دەکەینەوە کە ئەگەر تۆ لە جێگەی من ئەمڕۆ پەیامنێر بیت کار لەسەر چ بابەتێک دەکەیت و چۆن کار لەسەر بیرۆکەکەت دەکەیت. وە کەسێکیش لە جێگەی من دەبێتە پەیامنێر و کار لەسەر بیرۆکەکەی دەکات. لەگەڵمان بن ئەمڕۆ پەیامنێر بی و میدیاکار بی ئیشی ئەمڕۆت لەسەر چییە بێت و لەگەڵ خەڵکا باسی چیەکەیت. پێشکی بە خێراتتانەکەم بەخێر من سەر و سەر چاوم من ئەگە پەیامنێر ئەمڕۆ ئەڕۆم ئیش لەسەر خەڵکی کەم دەرامەت دەکەم، خەڵکی کەم دەرامەت ئەخەمە پێشاوی ئەو خەڵکە سەرمایەدارانە حکوومەت بۆ ئەوەی ئاورێک لەو خەڵکە کەم دەرامەتە بنەوە تەنیا لەسەر معاناتی خەڵکی. ئەرە بەڵە بەزەوەنە کێشەکەشیان زۆرترەوەیە کە موچە نیوانی موچە بەڵە بە ئامر موچە نەگ کەسێک نییە و دوو کەس نییە بە ئام هەرێمی کوردستانی گرتووەتەوە کە ئەم بێ موچەیە بەڕاستی کارەسات. ئێستا حالیان بێ بازاڕیە بێ موچەیە پەیامنێر کار لەسەر بێ موچەی یەکەم. چۆن کاری لەسەرەکەی مەسەلا نەچیتە لای خەڵک ئەچیتە لای بەرپرسەکان بەرپرسەکان ئێمە سڵاو ڕێزمانێمە بەرپرسەکان بەخوا بەرپرسەکانیش هەر ئەبێ بچن و لای بەخا ئەچین لای هاوڵاتیانە بێ هاوڵاتیان قسە بکەن پرسیارکەن لە بەرپرسەکان بچین لای بەرپرسەکان ئەم کێشە حەلکەن یان شتێ دۆزنەوە بۆ ئەم بێ موچەیە. بۆ نمونە لە هەورامانین کولتور و فەرەنگی هەورامان جلوبەرگی بیناسازی باخەکانی ئیش لەسەرەوانە. چ
چۆن ئیشی لەسەرەکەی پرسیاری چی لە خەڵکیەکەی بۆ نمونە هەورامان تایبەتمەندی جلی هەورامی و تایبەتمەندی باخەکانی هەورامان و تایبەتمەندی ژنی هەورامان و بیناسازی هەورامان ئیش لەسەر ئەو سێ بڕگەیەکەم ئەو چوار بڕگەیە لە چەند هاوڵاتیەکی کەشمان پرسی و لە تۆشە پرسین ئەگەر ئەمڕۆ تۆ پەیامنێربی بابەتی ئەمڕۆ ئیشی ئەمڕۆت لەسەر چیە بێت بەخێرات متانەکەم لە وڵاتی ئێمە و لە کۆمەڵگەی ئێمەیە زۆر شتەیەکە ئیشی لەسەر بکەی بەڵام بە حکمیەوەی کە من خۆم گەنجێکم پێم خۆشە ئیش لەسەر گەنج بکەم چ بوارێکی گەنج بۆ نمونە بە تایبەت بژێوی و معیشەتی گەنج و خاستن لە سنوورەکەی خۆشمانە وی بزانین گەنج معیشەتی لەسەر چییە چۆنە و بە تایبەتتر لەم وەزعی بێ قەیرانی و بێموچەیە کە دەبینین ئەوانشی کە مۆزەفی حکومەتن ئەوانەی کە مامۆستان بە جۆر لە جۆرەکان بەهۆی دواکەوتنی موچەوە ئەگەر من ئەمڕۆ مایکەکەت بەمێ پێت خۆشە ببیتە پەیامنێر لە جێگەی منیان قەت بیرت لەو شتە کردوتەوە طبعاً توان بڵێم یەکێک لە خولیاگای ناڵێم منداڵیم بەڵام هەر لە تەمەنی 15 ساڵیەوە یەکێک وە لە حەز و خولیاکانم کە ڕۆژێ لە ڕۆژان بتوان بمە میدیاکارێک دەڕبواری علامایشکە زۆر پێم خۆشە کەواتە من ئەمڕۆ و بوارە بۆ تۆ ڕەخسێنم و مایکەکەت ئەدەمێ پێم خۆشە ئیش لەسەر بیرۆکەکەت بکەی و هەر چیش بە من بکرێ هەم یارمەتی دەدەم و هەمیش لەگەڵ تا باشە بۆ لە خزمەتانە زۆر باشە کەواتە چاکەت بخۆ و با بڕۆین ئیش لەسەر بیرۆکەکە بکەین ئاگاداری لۆگۆکە بە تکایە بێ لۆگۆکەت ڕووی لە کامێرەکە بێت بۆی لۆگۆکە دەربچێ و ئاگاداری جوڵەکانە بە زۆر باشە هەر ویستمە و قسەیە بکەم ئەمەلخان من کێشەی ئەو کێشەیەمەیە لەگەڵ مایکە بە حکمەوەی کە خۆم زۆر حەزم لە دەست جوڵاندنە لە کاتی قسەکردنا بۆیە تۆزێ قورسە بەنیسبەت منەوە کە مایکەکە سابت ڕابگرم لە بەردەم کەسەکەیە ئاساییە لەبەرەوەی یەکەم جارتە ئاسایی ئەو کێشانت تووشە بێ بەڵام هەوڵ بدە تۆزێک خۆت کۆنتڕۆڵ بکەیت جوڵەکانە نەبێتە هۆی ئەوەی کە فۆکەسی بینەر زۆر لەسەر جوڵەکانە بێ وەک لە قسەکانە بڵێن دەو چوارچێوەیە دەرنەچێت جوڵی چوارچێوەی ئاسایی دەرنەچێت یعنی ئەتیادی جوڵەیەکی ئەتیادی بکە وەکو ڕۆبۆتیش نابێ ڕابوەستی جوڵەیەکی ئەتیادی بکە بەڵام زۆر زیادەڕەوی لە جوڵەیان بکە برام سڵاو لێ بێت سڵاو لە تۆی بەڕێز وەک دەبینین جەنابەت خەریکی معیشەت و فرۆشتنی ئەم شتانەی کە لەناو بازاڕە جەنابەت خوێندن تەواو کردووە من لە 2007ەوە خوێندنم تەواو کردووە خەریجی بەشی نەوتم تەواو کردووە بتوانین پێمان بڵێ وەزع و معیشەت و بژێوی گەنجەکان چۆنە لە بەعام لە پارێزگای هەڵەبجەیە بڵێن خۆی ئەگەر بەتاوەتی گەنج لە سنووری ئێمەیە شتێک نەماوە بە ناوی گەنجەوە بۆ هەموو گەنجەکانمان بە ڕۆژا خەوتون بەشەوە دێنە دەرەوە ئیشێ نییە بۆ گەنج ینی هەلی کارێک نییە بۆ گەنج هەموو گەنجەکانمان کەوتونەتە ژیانێکی زۆر تۆ ناڕەحەتە ئەوی سۆسیال میدیایە بە ڕۆژە ئەخەون بەشەوە مۆبایل جیاز ئەلکترۆنەکان بەکارێنن باشە برام گەنجەکان بیانویان ئەوەیە کە ئیش ناکەن یعنی دەڵێن گەنج ینی هەلی کار نەماوەتەوە لەم شارەیە لەم شوێنەیە تۆ قسەت چییە بۆ ئەو گەنجانی کاڵێن ئیش ئەگە بتەوێت بۆ بڵێ هەلی کار بۆ خۆت بڕخسێنیەوە تا من سێریکە ئەلحەمدولله هەلی کار بۆ خۆم ڕەساندووە بۆ هەچ کەس لەسەها ئەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە هەموو کەسی ئەتوانێت بۆ خۆی بژێوی خۆی دابین کات بەڵام ئایا تۆ خۆت قەنەعەت بۆ ئیشەیەکەیت ئایا کەسی بەرامبەر ئەو ئیشەی بەدڵە سەر زۆردا خەڵگەڵێ بۆچی تۆ ئیشەکەی تۆ خەرجی بەشەکەی بۆ ناچی لە بواری خۆتا ئیشکەی ئەمە تەمان درێژەیە و بابەتە تا ئەو کوڕەقۆزە کە بووە بە پەیامنێری 1964 بە شێوەیەکی کاتی کارەکەی تەواو دەکات حتمما لە پەیج و سۆشیال میدیای 1964 دوایە توانن بینەری بن هەمیشە 1964 خەڵک گەنج هاوڵاتی کردووە بە سنتەری هەواڵی خۆی و زانیاری کوچە و کۆڵانەکان لە هاوڵاتیانیشەوە وەردەگرێت بۆیە لە هەر کوێیەکەنیەوە دەتوانن پەیامنێری 1964 بن بە ئەمانەتەوە زانیاری و هەواڵەکانتان بگەن و ئێمەش بڵاوی بکەینەوە باش بابەتێکی ستری سەرنجڕاکێش کە چاوان تەشریفی بردە سلێمانی و لە هەفتەیە و چەند بەرنامەیەکی تۆمار کرد لەناو ئەوانەشدا بابەتێکی تایبەت بە نۆڕادیۆی تۆمار کردووە چۆتە یەکێک لە حەمامە دێرینەکانی ژنان لە سلێمانی خاتوونێک ئامینەخان خاتوونێکی نەبەرد کە زیاتر لە 30 ساڵە تونچیە و لەو حەمامەدا کار دەکات هەم کاری تونچێتەکە هەم حەمامەکەیش بەڕێوە دەبات جا چیرۆکی سەیری لایە ئامینەخان کە چاوان لی پرسیوە و قسەی لەگەڵا کردووە مێردەکەی نەخۆش بوو و دوای ئەوەی کە نەیتوانیەوە کارە بکە ئەم قۆڵی لێڵ ماڵیەوە وەک شێرە ژنێک
بەردەوامی بەکارەکەی داوە حتاوەکو ئێسش با من هەمووی باس نەکەم لێرەوە بزانین چاوان لەگەڵ ئامینەخانە چۆن کارەکەی ئامینەخانمان بۆ باز دەکا با بیبینی. سڵاتانە بێت لە شاری سلێمانی و دەمەوێت بچمە لە یەکێک خاتونە بەتوانەکانی شاری سلێمانی. خاتو ئامینەیەکێکە لە خاتونە بەتوانەکانی ئێرە کە زیاتر لە 30 ساڵە لە حەمامی موفتی کارەکات و یەکەم ئافرەتە تا ئێستا کاری تونجێتی بکات. لەگەڵ ما بن پێکەوەچینە لای ئامینەخان با خۆی باسی ئەومان بۆ بکات. ئامینەخان بخير بيت چۆنی باشی بخير سلامەتی بخير بيت سپاس بخير بيت باسێکی حەمامی موفتیم بۆ بکە. حەمامی موفتی لە گەڕێکی سابوونکەرانە لە شاری سلێمانی وەک ئێمە بیستومان و ئەگێڕنەوە حەمامی موفتی لەگەڵ شاری سلێمانی دروست کراوە. سەردەمانێ دوو تایم بووە بەشێکی بڵین بەیانیان بۆ پیاوان بووە دوای نیوەڕوان بۆ ئافرەتان بووە. تقریبا من لە ساڵی 1989 من لەم حەمامە ئیشەکەم بە حەمامچێتی ئیشم کردووە. سەردەمانێ بەس حەمامچی بووم بەڵام ئێستا هەم تونچیشم و هەم حەمامچیشم هەردوو بەشەکەی خۆمەیکەم بەشی ئاگرەکەش و بەشی ناو حەمامەکەش. باشە قورس نەبوو وەکو ئافرەتێک وا بزانم تاکە ئافرەتی تا ئێستا نەبیستراوە کە ئافرەتێکی تر ئیشی تونچێتی بکە. قورس نەبوو بۆت ئەو چۆن فێری تونچێتی بووی؟ من خۆم لەبەر بژێوی ژیانی خۆمان باوکی مناڵەکانم هەم نەخۆش بوو هەم تەمەنێکیشی هەبوو وردە وردە ئەچۆ تەمەنەوە تا بڵێ ئیشێکی ناخۆشە ئیشێکی ئەو ئیشی پیاوە بەس من ئەبێ ئافرەتیش فەرقی ژن و پیاو نییە لە لای من ئەبێ ئافرەتیش شان باتە بەر ئیشەکەی خۆی بۆ ماڵ و مناڵ بەخێوکردنی نەکچێ لەسەر جادە و لێر و لەوێ دەستپان کاتەوە بڵێ من خەڵک یارمەتیم بە نە من داوا لە خوا ئەەکەم خوش هێز و توانان باتێ و ئیشەکەی خۆمەکەم. چۆن دەست کرد بە ئیش لە ناو حەمامە؟ کەی دەست پێ کرد و کە یەکەم جار دەست پێ کرد هەستی چۆن بوو؟ کە شوم کرد من هاتم پیاوەکەم ئەم حەمامەی دەمێک بوو بەدەستەوە بوو ژنەکەی پێش من کە هەیبوو خێزانەکەی مردبوو. 3-4 مانگ بوو خێزانەکەی مردبوو وتی من چەنە ژن بۆ ژیانی خۆمانەیەنەوە دووەندەژ من بۆ حەمامەکە پێویستی بە ئافرەتە کە هاتم چوومە ژوورەوە ناترەکە پێشم کەوتوتی وەرە ئەمە ناو حەمامەکەیە کە لێرە ئیشیە کرد ئافرەتێک بوو ئەتر کە چم سەیری ژوورۆم کرد ژنان هەمووی ڕوودبوون هەمووی بێکەوە دوو سێک پشتێکی یەشر یەکسەریەکی یەشر ئەتر لام زۆر شتێکی نامۆ بوو کێشان بە خۆماوتم بۆ خوا من 1 سعات لێرە ئیدارە ناکەم ئەتر هاتمە دەرەوە دڵم پڕ بوو گریام چوومەوە ماڵەوە ماڵەکەمان نزیک بوو پیاوەکەم وتی ئەمە چییە بۆ ئەگریت وتم بەخوا من لەو حەمامە ئیدارە ناکەم وتی نابێت ئەبێ وردە خۆ هەمووی ئافرەتە قەیچیە کە ئاچگوێ لە خەڵکە گرێ سیر کە بزانە باجی ڕعنای لێ بوو شاگرد بوو ئەو چۆن پارە لە خەڵک وەرەگرێت چۆن بە خێراتنی خەڵکەکە ئەتر چۆن ئەو کەسە کە خۆشر هاتە دەرەوە پیرۆزبایی لەکە تۆش سەیریکە تونەکەش و حەمامەکەش بۆ من بەجێما شانم مایە بەری ژیان قورسە ئەبێ هەوڵ بەی بۆی خۆم مناڵەکانی خۆم بە ڕەنجەشانی خۆم بەخێو بکەم. خەڵک زیاتر لە چ وەرزەکایەت بۆ گەرمە؟ خەڵک لێرە بە زۆری لە زستانانەیەت زستانان ئەو کاتانێک کە بەفر و باران نەبارێ. ئامینەخان اینجا پێم بڵێ ئەم حەمامە چەند بەشە چییە چۆنە بڕین بێبێکەوە بیبینی بچین بابڕین بێکەوە خەریکە ئاڵم نەکەوی نازانم چیە ڕۆژێک فێر بووم بۆ ئەم حەمامە لە دوو بەش پێک هاتووە باشە بڵێن ئێرە دوو بەشە ئەمە ژووری ساردە کە خەڵک خۆی لێ ئەگۆڕێت و خۆی لێدا ئەکەنێ لێرەشەوە ئەڕۆین بۆ ژووری گەرم بەس ژووری گەرم تۆزێینە کامیرە ئیش ناکا لێ لەبەرەوەی کە گەرمە لێرەوە وەکو ئامینەخان وتی ئێرە بەشی گەرمی حەمامەکەیە بەس لەبەر گەرمی نە مۆبایل نە کامێرا لەوێ هیچ شتێک ناتوانێت تەسویر بکە بۆیە ناتوانین بچینە ژوورەوە جا ئامینەخان با بڕێن بۆ لای کوورەکە بەسەر دەرگای پێوە دەین و ئەم بەنەکە من ئەیکڕم لە بازاڕە چم بە کیلۆ ئەیکڕم ئەیێنم لێرە لەگەڵ دەزووە ئەیچنم و ئەیکەمە ئاوی گەرمەوە ئەیکڵێنم و ئەیکەم بە لفکە بۆ حەمامەکە اینجا لەگەڵ ئەوەشا من شێلم بە ترش و تەڕەسازیش دروست دەکەم بۆ زستانان
خەڵک ئەیەوێت حەمام بەبێ شێلم بە ترش و تەڕەساز نابێت لەبەر خەڵکەکە ئەوەش دروست دەکەم. اینجا ئەمینە خەمۆم باس کە ئێرە چییە چۆنە؟ ئێرە کاتی خۆی کە دروست کراوە خان بووە. خان بڵین وەک گەراجێک چۆن ئێستا گەراجێک هەیە سارێکیا ڕاگیرێ خان بووە ئەو کەسانێک کە لە ڕێی دوورەوە هاتوون بۆ سلەیمانی بۆ حەمام بۆ ناو بازار ئەتر ئەسب و عەرەبانە و وڵاخیان پێ بووە لێرە ڕایان گرتووە تا ئیشی حەمام و بازار و شتیان تەواو کردو بێخەم لێرە وەک گەراجێک ڕایان گرتووە. ئەتر ئینجا دوای ئەوەش کە ئەو ئاژەڵانە پەینیان کردووە پەینی ئەو ئاژەڵانە بۆ کوورەی حەمامەکە بەکاریان هێناوە سووتاندویانە لەگەڵ چی بڵای کوورەکە؟ حەزەکەی باچی بە ئەوش بێنم. ئەمە ئاگرەکە پێمان کردووە بۆ خۆی شەکە تا ئێوارە نایکوژێنینەوە سعاتی جارێک یم سەیری یەکەم و لەبەرەوەی نەکا گازەکەی کەم بێ زیاد بێت. بەڕاستی دەستخۆش ئەوە یادگاری خەڵکێکی زۆرە تەمان حەمامە ئەوەندە کۆنە خاتوامینیشی چۆنە ڕەنگە ئاوا ببینی ئاسایی ببێت بەلاتەوە کارێکی ئاستایی بێ بەس لەوێ هەمووی بە سیستەم گازەکە ڕاکێشراوە اینجا ئامینە خانەیوت ئەو بەرمی لە گازانەی کە بۆمێت ئەبێ بە شێوازێکدا بەشی کەم کوورەکەی پێگەرم کەم بۆ حەمامەکە بتوانم کە قازانجی حەمامەکەی پێ دەربێنمەوە اینجا دەبێت سەعاتێ جارە بڕات سەردانی بکاتەوە وەڵای یاخوالەشی ساغ بێ و باسی ئەوەی دەکرد کە تاکە ئافرەت بووە چونکە لە حەمامەکە لەسەر کارێزەوە ئاویان بە بۆری ژێرزەویە بۆ هێناون کاتێک کە بۆریەکان گیراوە تاکە ئافرەت بۆ کە لەگەڵ هاوسەرەکەی و براکانی بەناو بۆریەکان ئاڕۆشتووە وەکو منداڵ ئاوها کە گاوڵکەیە کات ئەڕوات ئاوها بەناو بۆریەکان ئاڕۆشتون هەموو ئەوانەی من پێم وت شێرژ بەڕاستی شێرژ اینجا هەر باسی حەمام و گەرمامان کرد با باسی پلەی گەرما بکەین باش ئەمماوەیە کابینین پلەی گەرما زۆر بەرز بۆتەوە نەک مرۆڤەکان وای لێ هاتووە ئیتر ئاژەڵەکانیش تااقەتیان نەماوە گەرماکەی ئەوەندە تااقەت بڕووکێنە ڤیددیوەکمان بۆ هاتبوو کە پشیلەیەکە لە بەردەم دەرگای مارکێتێک پاڵکەوتووە تەنها بۆەوەی کە تۆزێک فێنێک ببێتەوە لە ڤیددیوەکە دەرەکەوێت کاتێک کە دەرگای مارکێتەکە کرێتەوە پشیلەکە دەست بە دەرگای مارکێتەکەوانێت وەکۆی وایە بڵێت توخوادای مەخەن با تۆزێک هەوام بەرکەوێت پلەی گەرما بە جۆرێک بەرز بۆتەوە ئەنی گیاندارەکانیش گەیشتونەتەوەی کە ئیتر بەرگەی گەرما نەگرن هەر ئەمڕۆژ کە ژناسیێرێن بڵاوی کردوتەوە کە پلەکانی گەرما ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەیە ئەمڕۆ دوو پلەی دیکە پلەی گەرما بەرزە بێتەوە سپەینێش دوو پلەی دیکە و بەرزترین پلەی گەرما لە کەلارە بێت کە ئەمڕۆ 48 ڕەنگە سپێ بکاتە 49 بۆ 50 پلە ئەوە کە بینین ئەوە دیمەنی پشیلەکەیە کە لە بەردەم دەرگای مارکێتەکە پاڵ کەوتووە و چاوەڕێیە کات تۆزێک هەوای فێنێک لە مارکێتەکە بێتە دەرەوە بەری بکەوێت تا تۆزێک فێنێک ببێتەوە. زۆر جوانە و پشیلە زۆر ڕێک ئاوا بڵێت خوادای مەخەن بزەبت ناقی نییە نیەوەی کە کەشناسی ئەڵێ ئەمڕۆ دوو پلۆ سبەینە دوو پلەیتر و زۆر گەرمە بێ جاوابدام تۆ سەفەری بەرەو گەرمیانە هەیە وڵا سەفەری بەرەو گەرمیان مێ من پێی ڕاتم قەی ناکە خۆشە زۆر باشە چیمان ماوە فیچەرێکمان حازرە چاوان بابەتی کوزەڵەیە دڵخۆتان نەزانن کوزەڵە چی تامێکی هەیە لە خورماڵ پیاوێک کۆرۆنا بۆی بووە خێر و قۆڵی لێڵ ماڵی ئەویش و دەستی چووە سەر ئەرز و ئاوی خۆی و دەستی کرد بە کوزەڵەکردن بۆ کۆرۆنا لەبەرەوەی فەرەیدون غەفار کاسب بووە لە ناو بازاڕا بەڵام کاتی کۆرۆناکە نەیانێشتووە عەرەبانە وشت بەرێتە بازاڕ و ئەوانە میشبیری کردوێتەوە خۆم زەویەکی هەیە کانیەکیشی تایە کەواتە ئاویشی هەیە دەستی کردووە بە بەرهەم کۆمەڵە بەرهەمی کوشتتوکاڵی لە ناویشیاندا کوزەڵە خۆی ئەڵێ کوزەڵەکە کە ئەەکەم خێرێکی باشی هەیە بۆ من ژیان بژێوی ژیانی پێ دەرەکەم ئەی بمە بازاڕەکان و ئەی فرۆشم لە دوو دۆنم زەویە کە هەیەتی کۆمەڵە بەرهەمەیەنێ لە ناویشانە کوزەڵە هەیە تا با گوێ لە کاک فەرەیدونیش بگرین بزانین چۆن ئەمەی ئەزمون کردو دەست کردوە بە کشت و کاڵکردن و هەروەها چۆن باسی بەرهەمی کوزەڵەکە. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154
من فريد غافار فرج بانی شاریم بەڵام دانیشتووی خۆرماڵم لە خۆرماڵ دانیشم خاوەنی تقریبا 2.5 زەویم لێرا کردومە بە باخ هەروە بێتەوە بڵێن هەنار و هەنجیر و تورکی تایە تورکی ئەمریکیمان تیا کردو ئیسفادەیەکی کەمێکی لەکەین ئەی بێنە بازار ئەو کاتژ لەگەڵەوەشە پرۆژەی کوزەڵەمە کردووە ئەو کوزەڵی تر زیاتر بژێوی ژیانەکە و داهاتی سەرەکی من لەسەر ئەو کوزەڵەیە و کە ئەی بەمە بازار. لە ساڵی 2020 ئەو ساڵەکە یەکەم کۆرۆناکە سەری هەڵدا لە ناو بازار شتمە فرۆشت ئیتر بەهۆیەوە کە مەنعەتە جەول بوو کە نەیانێ هێچ کەس بچێتە بازار و شت بفرۆشێتر ئینسان پێویستی بەوەیە کە بژێویەک پێیاکە پارەیە پێیا بکە کە بۆ ماڵ مناڵی بیێنێتەوە منیش نامەزانی چی بکەم لە ناچار کە بیرم کردو خۆم زەویەکم هەیە ئاوێکی کانیاوێکی سازگاری لێیە ئەو کانیە یعنی هیچ ئاوێکی پیس ناچێتە سەری فکرم لەوە کردو کە شتێ بکەم کە بۆ خۆم سەربەرزانە ئیشێکی تیا بکەم و ئیسفادەیەکی لێ بکەم هەستام هاتم ئەم کانیەکەم ڕۆشن کردو پاکم کردو هەمووی تقریبا مەسافەی 2 مەترێک پانە ئاوێکی باشی لێیت ڕۆشتم لە ناو چەمبوشەنەکانە کوزەڵم هێنا و وەکو چی من هێنام لە ناویە ئاوەکە دامنا و لە ناو ئاوەکە بڵێن ئاوەکە کەمێ قوڵە ئەژنۆیەکە بێت دەبرەکە ئاو نەی بات و بفەوتێ خۆی ڕیشاڵی هێژێ کوزەڵەکە ئەو کاتە سنۆق و شەبەکەم هێنا لە ناویە دامنا کە دامنا لە ژێریا بوو ئەو ڕیشاڵی ناو شەبەکەکەی ئەتەنی و ئیتر ئاویش هەچ کاتێ لافاوی زستان باتە یا شتێک ئەو نەیە برد ئەو کاتەی تر کوزەڵەکە وردە بەرهەمێنە یەکەم جار کە بردمە بازار کەس بڵێن زۆر بازاڕی نەبوو مشتری نەبووی ترم برد لای نەفرێکی ناسراوی خۆم دامە ناموت بفرۆشە نیوەی بۆ خۆت و نیوەی بۆ منیانی بە شەریکی ئەچێکی ماوە ئەو کاتە کە نافرۆشرێ بیبەرە بۆ ماڵە بۆ قەل و قاز و مریشک و ئەو شتانە کە ئیسفادەیەکی لێ بکەن ئیتر تاوە وای لێ هاو کە خەڵک ناسی ئێساتێ وای لێهاتە سوپاس بەخوا زۆر کەس دەیکڕێت و مشترێکی باشی هەیە کوزەڵەکە کوزەڵێکی جوانە تایبەتە بڵێن زۆر کات لە شوێنەکانی تر لە بیتا کراوە ئەم کوزەڵی بیتەکان تامی شیرینە بەڵام ئەم کوزەڵی من تایبەتە دیتە خۆڕستکە هیچ دەرمانێکی ناکەم ئیلا مەگەر حەشەراتێکی شتێکی پێوێت دەرمانێکی پێوە بکەم ئیتر کوزەڵەکە تامێکی جیاوازیە تامێکی تونی هەیە ینی تونیەکەی وەهایە هەموو کەس حەزی لەیەکە ئێواران زۆربەی کات سەعات 5 لەم کاتانە یەن بۆ کوزەڵە بڕین کوزەڵەکە بڕین و بۆ مەغرب حازر یەکەین و ئەیدێنە دەست کڕیارەکانمان لە ناو بازار ئیتر سەوزە فرۆشەکان ئەو سەوزە فرۆشانە زۆربەی کات لە خورماڵن ئەیدەین تەوزیعەکەین بەوان و ئەوانیش خۆیان دابەشێکن بەسەر سەوزە فرۆشەکانی خۆیانە ئەوان جملە فرۆشن ئێمە ئیدێن بەوان ئەوانش تەوزیعەکەن بەوانە کە بە کۆڵانەکانە بەناو خورماڵە و ئەگەڕێن هەروە کوزەڵەکەیش زۆربەی کاتی تر بڕێکیشی ئەنێرین بۆ هەڵەبجە ئێم جارۆ زۆربەی کاتیش خزم و کەس و کاری تر ناسراومان هەیە هەروە برادەر و ئەو کەسانە لە سەی سایەق لە سلێمانی زۆربەی کاتیان خۆیان لێرە کوزەڵەکەمان لێکڕن یان زۆربەی کات کە برادەرمەیتر حەزی لەم کوزەڵەیە یە داوایە کات و بۆ یە بڕن حازر یەکەمی تر جاریواکە یە بۆ گەشت بۆ ئەحماوە ئەوە زەڵم
داوایەکات و ناسراوە ئێمە بۆ چیمان ماوە چاوان توانەوە کە زانی من لە نۆ کۆمنتەر جارە میوانداری هونەرمەندێک یا گۆرانی بێژێک ماشەڵڵا بەرنامە هەیە لە 1964 ساحەکەم داگیر کردو بۆ کۆتا بەرنامەکە دابەزی لەگەڵ حەمەنەجات بوو کە ئەکتەرێکی بواری کۆمیدیایەوە کە زانین پەیمانگا و کۆلێژی هونەرە جوانەکانی تاوا کردو بەڵام هەروەکوی لە نۆ کۆمنت و باکستەیجەکەی باسی کرد ئەڵێ ئەگەر تەمەەن بگەڕێتەوە من جارێکی تر ئەو بەشە هەڵ نابژێرمەوە چونکە لە ڕێگەی هونەرەوە ناتوانم داهاتی ژیانم پەیدا بکەم. کۆتا کاری محەممەد نەجات جگەلەوەی کە ئێستا کاری ڕێکلامەکات و ئەڵێ هەموو چوارشەمە و پێنجشەمەیەک لە گوگڵ هونەرمەند شەمۆ لە سلێمانین بۆ کاری ڕێکلام. کۆتا کاری وەکو درامای ئەدیابین بوو پرسیارم لێ کردووە کە ئایا لە بەشی سێ ئەدیابین بەشداری دەکات و قەرار بوو لە چاوپێکەوتنێکی پێشترەوە عەدی پێیا بووم کە عەریجم بۆ بێنێ بزانم عەریج چی بەسەرهێناوە با بیبینی. ئەدیابینی سێ قەرارە بەشداربی بەشدار نەبی پێشەوە وعدی عەریجیشت بۆ من نابوو بۆت نێنە. عرب أخوي عريس زين إفلاس من هنا عندي عريس له خرجيبه أنا والله عريس إيش بس بخوي له جنانة له فيوانية أديابيني سي وخريكة كاك حسن علي خريجي نوسينو خو آماده كردنيه بلام حتى استا ئاگادار نەکرایمەوە کە دەورم دەبییاننا ئەگەر هەبی خۆشحاڵ دەبم مەگەر نەشبی هەر ئەمن شانازی بۆ درامایی دەکەم ینی یەکە لەو ئیشانەی ژیانم کە شانازی پێوە دەکەم زۆر مرد زۆر باشە کۆتا بابەتمان چاوان بابەتێکی سەرنجڕاکێشە من زۆر بە سەرنجڕاکێشم بینی ڕاستی بۆ یە خسمە ناو پرۆگرامەکەشەوە خاتوونێک لە بنەسڵاوە خاتوونێک دایە حاجیەک لە بنەسڵاوە پامێرمان کۆمەڵی فۆتۆی ماڵەکەیانی گرتووە ماڵەکەیان بەڕاستی سەرنجڕاکێشە بەڕاستی جێگەی دەستخۆشیە کە لە ئاستی تاک لە ئاستی ماڵێک تۆ ئەوەندە گرنگی بە ژینگە بدەیت ئەوەندە گوڵ و گوڵزاری جوان لە ماڵەکە تا هەبێ هەرچەند بەخێوکردنی قورس بێت تۆ ئەو ئەرکە بخەیتە ئەستۆی خۆت و بەخێویان بکەیت جادایە حاجەکە پامێرمان قسەی لەگەڵا کردبوو ئەو وتبووی ئەمە ئەرکی زۆر قورسە 15 ساڵە ئەم گوڵ و گوڵزارە لە ماڵەکەمان نەبڕاوە هەندێک جار ئاو نەبووە بەڵام ئاومان بۆ پیاکرۆ بە کوڕەکانم وتووە بە تەنکەر ئاو بێنن پێش ئەوەی خۆمان ئاوەکە بەکاربێنین گوڵەکانم پێ ئەوداوە جاڵێ هەندێک لە گوڵەکانم هەموو ڕۆژە دەبێ ئاو بدرێن هەندێکیشیان ڕۆژ ناڕۆژە یان دوو ڕۆژجارێ ئاو دەدرێن بە گیان و بەدڵ گوڵەکان بەخێو دەکا بەبێ گوڵەکانەڵێ ئاو نەبێ خۆمان بیخۆینەوە بەس ئەو گوڵانە ئاویان هەبێ ئەو منزەرەمان لێ تێک نەچێ جا گرنگە هەر کەس لە لای خۆیەوە لە هەر شارێکەوە لە هەر کۆڵانێکەوە تا ئاگاتەوە سەرماڵێک دار بچێنن نەمان بچێنن گوڵدانێن خزمەتیان بکەن بۆ ئەوەی کە هەم ژینگەکە جوان بێ هەم ژینگەیەکی تەندروست و چاومان تێر بێ بە گوڵ و گوڵزار و درەختی ناوازە ئەمڕۆژ تەواو بوو ها دڵنیام هەفتەی داهاتوو کوردوتەنیەی تەقێنینە ئینشەڵڵا سپاس بۆ بینەریتان ئەمە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی نۆ ڕادیۆ بوو لەگەڵ چاوان پێشکەشمان کردن خواحافیزتان